ئێمە داوامان کردبوو لە هەر گەڕێکێک بۆ نمونە لە گەڕێکی هەڵەبجەکان چەند نۆرنگە بکرێتەوە بۆ ئەوی ئەم قەرباڵخی ئەو ملۆدەی لەسەر یەک دوو نۆرنگە هەیە کەم بێتەوە بکرێتە سەر نۆرنگەکانی کە چەند سەیدلەیەک بە ناوی هێنانی ئیجازی دەرمانسازەوە سەیدلەکانی کردبوو و هەر ئیشی نۆرنگەیەکەن ئێمە داوامان کردبوو ئەمانە بکرێنە جەدولەوە لەگەڵ ماڵۆتوبەکانی لەگەڵ کارمەندەکانی کە بۆی ئەوانیش ممارەسی ئیشی خۆیان بکەن ڕۆژانە و لەگەڵ ئەوانە لەگەڵ کارمەندەکانی کە با بڵێن لەگەڵ ماڵۆتوبەکانی ئێمە کە ئەوان هەم ماڵۆتوبین و ساحیبی ئیجازەکە و ساحیبی مۆڵەتەکە لێرە ئامادە نییە تەنها جدارەکەی و ئیجازەکەی هەڵواسراوە ئێمە داوامان کرد مادام ئەمان هەمان ئیشی نۆرنگەیی و هەمان ئیشی کارمەندەکانی ئێماکەن داوا ئەکەین ئەمان بکرێنە جەدولێکەوە بە خشتەیەک بۆ نمونە لە هەر گەڕێکێک سێ نۆرنگە چوار نۆرنگە بکرێتەوە لە ئەڵەبجەکان چوار نۆرنگە لە سیروانەکان چوار نۆرنگە لە زەڕایان چوار نۆرنگە بۆ ئەوەی هەمویان بە یەکسانی و ممارەسی کاری پیشەیی خۆیان بکەن بەڵام بەداخەوە بڵێن لێکدانەوە بۆقسەکانمان خراپ لێکدانەوە بۆقسەکانمان کرا ئەو بوو دەزگیر کراین بۆ ماوەی چەند سەعاتێک ئێمە تەوقیف کراین لە پۆلیسی شارەزور هەنگاوی ئایندە چییە بێ ئەو بەڕێزانی کە بە ناوی با بڵێن مۆڵەتەکانی ناوە لە چارەزور داوێنە بەکرێ تەنها مانگانەیەن پارەی مۆڵەتەکان وەردەگرن ئێمە دڵنیا بە دوای تەواوبوونی ئەم وەزعی کە ئێستا هەیە لە کاتیکردنەوەی داوامە لەگەڵ بەڕێز داواکاری گشتیا لەگەڵ بەڕێز دادگا ئێمە لە ڕووی یاساییەوە ئیجرات ئێمە سکاڵای خۆمانەکەین و داوا لە داواکاری گشتی و بەڕێز دادگا ئەکەین کە ئەوانەی کە هاتوون مۆڵەتیان داوا بکرێت تەنها مۆڵەتەکان لێرەیەوە خۆیان ئامادە نین لێرە و ئیجراتیان لەگەڵا بکرێت